گفتوگویم پرس و باس و بابەتاناکەین لەگەڵ دکتۆر بارۆ زافەر سەرۆکی پەیمانگەی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی. دکتۆر بارۆ سڵاو، ئەم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان لە هەولێرەوە لەگەڵمانی. دکتۆر بارۆس خۆی لە سلێمانیە، بەڵام دیارە مێک دوو ڕۆژە بەکارێک لە هەولێرە لەگەڵمان داخڵ بوو. سپاس دەکەم دکتۆر. خوێندنەوە چییە بۆ لێکەوتەکانی جەنگەکە لەسەر وزە؟ ئایا پێشبینی کراو بوو؟ بەڵێ، سوپاس کاکە ڕانکۆگیان، خۆشحاڵم لە هەولێرەوە لەگەڵتانم ئەمڕۆ. بەڵێ پێشبینی کراو بوو، لەبەرەوەی بابەتی وزە لە ئاستی پەیوەندیە نێودوڵەتیەکاندا خۆی یەکێک لە سیماتە سەرەکیەکانی بریتیە لەوەی کە نرخی جێگیر نییە، نرخی وزە لە بازاڕی ئابووری جیهانیدا جێگیر نییە. بۆچی جێگیر نییە؟ فاکتەری نەمبەر 1 کە کار ئەکاتە سەر ناجێگیری نرخی وزە گۆڕانکاری یا گرژێت جیۆپۆلیتیکەکانن کە ئابینن لە دوای 7 ئۆکتۆبرەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی ئەگوزارێت. بۆیە ئەمە بابەتێکی پێشبینی کراو بوو، بەتایبەتیش بۆ ئێرانێکە دووهەم یەدەکی غازی سروشتی هەیە و چوارەم یا پێنجەم یەدەکی نەوتیشی هەیە لەسەر ئاستی جیهانیدا، و بۆ ئێرانێکە لە قوڕگی خەلیجی عەرەبیدا یانەوان پێ دەڵێن خەلیجی فارس یان لە قوڕگی گەروی هورمزدا وەستاوە. بێگومان ئەمە بابەتێکی پێشبینی کراو بوو، بەڵام ئەوەی کە بۆ ناوچەکە من قسە ناکەم، بەڵام بۆ عێراق بابەتێکی زۆر پێشبینی کراوتر بوو لەوە. ئەوەی بەڕاستی چەند ساڵێکە ئێمە هۆشداری ئەدەین، چ لە بەغدا چ لە شوێنەکانی دیکە، لە کۆنفرانسە جیهانیەکان، لە ناوخۆ، لە نووسین، لە بەرنامەکان لەگەڵ جەنابتانە، ئەوەیە شتێکی تا ڕادێکی زۆر نامەعقول لە عێراق تەنها یەک دەریچەی هەبێ بۆ هەناردەکردنی نەوتەکەی. ناکرێتەوە 95% داهاتەکەت پشت بە نەوت ببەستێکە، ئەمە کارەساتە بۆ خۆی ئابووریکی ڕێعی هەیە. ئەم 95%ش تەنها لە یەک کەناڵەوە هەناردە بکەیت. ئەمە فاکتەری نمبەر 1. ئەم بەیانیش بۆ کەناڵی شەرقیە ئاراستەی شەقامی عێراقی قسەم کرد. بەڕاستی بۆچی ئاراستەی شەقامی عێراقی قسەم کرد؟ لەبەرەوەی لەم دوایە هەستەکرا گروپە میلیشاکان شەقامی عێراقی هانەدەن بۆ گیانی هەرێمی کوردستان و بۆ گیانی سلێمانی و بۆ گیانی هەولێر لە سۆشەل میدیای ئەمە ئەخوێنرایەوە. من دواتر دێمە سەر ئەمە. نامەعقولیەتێکی دیکە ئەوەیە عێراق نەوت بەرهەم ئەهێنێ و نەوت هەناردە ئەکا ڕۆژانە 4,100,000 بەرمیل نەوت بەرهەم ئەهێنێ، بەڵام ساڵانێکی زۆرە بە ملیارەها دۆلار بنزین و کیرۆسین و بەرەمە نەوتەکان لە دەرەوە ئەکڕێ. ئەمە بابەتێکی زۆر نامەعقولە بەڕاستی. بابەتی دووهەمیش ئەوەیە کە عێراق ساڵان لە دەرەوە بۆ خۆی چیەکە؟ جاوا لە چەندین شوێنی دیکەش ئەما وەکو نمونەیەم گێڕاوەتەوە، وەکو وایە تۆ دەمێکە من ئەمە نمونێم ئاوا هاوتا کردەوە، وەکو وایە تۆ مریشکێکتە بێت، کولانەیەکتە بێت، هەموو شتەکان هی خۆت بێت، ئەم مریشک و کولانەی خۆت بێ، هێڵکەکەش بۆ تۆ بکات، بەڵام تۆ بچی بەدەستی خۆت پارە بەی هێڵکە بنێری بۆ وڵاتێکی تر بۆ بکوڕێن و بۆت بێننەوە. ڕێک ئەم نمونەیە بەو شێوەیە کاکە ڕانکۆ. جا ئەوە لەوان بپرسایە، عنی ئەمە بەم شێوەیە بە نرخی زیاتریش ئەهێننەوە بۆ ناوخۆی. مەسەن لە هیندستان کە ئێستا گەورەترین پاڵێوگە و پێشکەوترین پاڵێوگە جیهانیەکانی لێیە، خۆیان قەترێ نەوتیان نییە، بەڵام نەوت بۆ ئێمە لەوتمان لێ کڕن بە گرانتر بنزینمان پێفرۆشتنەوە. پێگاتەکانی دیکەش دیزڵ و مادە چەورکەرەکانی دیکەش. فاکتەرێکی دیکەش کە 100 جارمان ڕەنگە باس کرد بێ لەم ساڵانەی ڕابردووە، بە پرۆژەش دامانە بە حکوومەتی عێراق بەڕێز عەلی موسەوی ڕاوێژکاری جەنابی سوودانی 3 ساڵ پێشتر پێمان داوە کە ئەوە تا بانقی جیهانی چەندین ساڵە وەشداریەدا بە عێراق ئەو غازە بۆ ئەسووتێنن. جەنابەت کەرکووکە بینیوە چەند ساڵە غازە سووتێنێ. عێراق ئێستا 70% کورتێنانی کارەبایە، 65 بۆ 70% کورتێنانی کارەبایە. ئەم غازەی خۆی سووتێنێ پرێسی ناکا کارەبا بەرهەم بێنێ ناوخۆیە، ساڵانێکی زۆرە بای 5 4 6 بۆ 7 ملیار دلار ساڵانە کارەبا کڕێت. تۆ 3 ملیارد لەولا ڕۆیت و 7 ملیاریشت بۆ غاز ڕۆشت و ئەمە بێگومانە بێتە سەبەبی نەزیفێکی دارایی گەورە. لەسەرەوەشەوە فاوڵی گەورە ئەو بوو کە باسم کرد، فاوڵی گەورە بوو باسم کرد، هەر بڕوای بەو کەناڵە هەیە کە لە خەلیجی بەسرەوە نەوت بچێتە گەروی هورمز و بچێتە بەحری عەرەبی و لەوێ بسوڕێتەوە. ئێستا باز لە بەدیلەکانەکەین و لەوێ دکتۆر بارۆس، ئێستا باز لە بەدیلەکانی گەروی هورمزەکەینەوە. هورمز وا گریمانە نەکرایەوە، ینی خۆ ئەمە وڵاتە نابێ بەدیلی هەبێ، بەڵام ئەمێ تۆزێک لەسەرەوە بوەستین، ینی کە دەڵێ عێراق غازەکەی خۆی بەکار نایەنێ و گڕە دەچێت بە ئاسماندا و دەسووتێ. ئایا خویستی نییە بەکاری بێنێ یان نایەڵن بەکاری بێنێ؟ ینی کورت و کرمان ئێران نەیدێش بەکاری بێنێ، دەبێ غاز لە من بکڕی.
نەک هەر ئەوەیە کاک ڕانکۆ ئێمە کە وەکو بە حسێ قساکەین نەک وەکو بەشێک بین لە لایەکی ئەم جەنگیان تەرەفداری ناکەین ماکمان چییە؟ ئێمە تەرەفی کوردی ئەزانم بەڵام بەڕاستی بە حەق ئێران وەکو جنۆکە چۆتە گیانی ئەم برادرە عێراقیانەوە دەرناچێت یعنی ئێران ڕێگە نادات ئەمە بکەن خۆ ئێستا حاڵی حاضر دەریای سپی ناوەڕاست جەنابەت 12 ساڵە ئاگاداری منی پەیمانگەیەکمان دامەزراندووە ناوی پەیمانگای مێدیتریانە مێدیتریانە دەریای ناوەڕاست لە دەریای ناوەڕاست بەندەری جەیهانەیە بەندەری کۆمەڵی بەندەری دیکە هەیە بەڵام عێراق خۆی بەندەری گە بۆ ناوی بانیاز بووە لە سووریاوە بەندەرە چۆتە سەر بەڵێ چێتە سەر دەریای سپی ناوەڕاست لە سووریاوە ئەم بۆڕێ نزیکەی 430 کیلۆمەتری لە بەناو خاکی سووریایە چەندین دەیە بۆڕێکە ڕزیوە بە کەڵک نەماوە سیانە نەکراوە کەچی دوێنێ وەزیری نەوتەڵێ وڵا 100 کیلۆمەترێکە زوو تەواوەکەین ئەمە ناڕاستیکردنە لەگەڵ هاوڵاتیان و شەقامی عێراقیە دەبێ ئێمەش میدیای کوردی و ناوەندی کوردیش ئاڕاستەی شەقامی عێراقی ڕاستیەکانیان بۆ ڕوونکاتەوە ئەمە یەک دوو نەیان دەتوانی بەم بۆڕیا هەناردەی بکەن بێمنەت بوون لە کوردستان چکە ئێستا بەڕاستی دەسەڵاتی ئەحمەد شەرع هاتووە و 5,000 داعش گواستراوەتەوە بۆ عێراق و لەم کاتە عێراقێک کە کۆنتترۆلی ئێران کۆنتترۆلەکەی لای ئێرانە ناچێت نەوتی خۆی بە سووریا و بەژێر دەسەڵاتی شەرع باز با بە شەرع بینێرە بۆ بەندەری بانیاز ئەم بەندەرە ناکات ئەو بۆڕێ هەرێمی بێگومان خۆ ئێستا لەوەش ئاسانتر عێراق ڕێگەی هەیە لە بەسرەوە بۆڕێکی هەیە پێڵێن بۆ بەندەری عەقەبە بۆ ئوردن باشە بەڵام ئەوەش ناکات چکە ئێران زوو هەڕەشەی لە عێراق کردو کە ئەو بەندەرە بەکار نێنێت ئەو ڕێگەی لەبەرەوەی ئەو ڕێگەیە ئەو بۆڕێی عەقەبە مویەک ئێمێنە بۆ ئیسرائیل لە ڕێگەی ئوردنەوە دووهەم لەبەرەوەی بە ئەنبارە تێپەڕێ و منتیقەیە لەوە چێوا لە سونەکان بکە لە مستەقبەلە ئەوانش داوای هەرێمێکی سربەخۆ بکەن و عێراق ئەو مرکزیەتەی نەمێنە لە ژێر کۆنتترۆلی ئێرانە واتە بەرچاوی بینەران ڕوونکەینەوە دکتۆر ئەگەر عێراق وڵاتێکی خاوەن سەروەری بێ ئەگەر عێراق وڵاتێکی بەهێز و تۆکمە بێ وا بەرژەوەندی خەڵکەکەی خۆی بێوێ لە بری بەرژەوەندی وڵاتێکی دیکە ئەوە بەدیلی دیکەی هەیە بەندەری بانیاسی هەیە لە سووریاوە بۆریشی هەیە و دەتوانێت بۆرێکە نۆژەن بکە 6 مانگ ساڵێک دەتوانێت نۆژەنی بکە بۆری دیکەی هەیە وەکو تۆتی بەناوچەی ئەنباردا دەڕوا و دەچێتەوە سەر لە ڕێگەی ئوردنەوە بەندەری عەقەبە دیسانەوە دەمانگەێنێتەوە بە ڕێگەی وڵاتانی دەرەوە بۆری جەیهانمان هەیە کە دیسانەوە بە خاک هەرێمی کوردستاندا دەڕوا ئەگەر بتوانێت لەگەڵ خەڵکەکەی خۆیان باش بێ لەگەڵ هەرێمی کوردستانە باش بێ بۆری خۆتۆ هەر بۆ کراوە بۆری نەوتە بووی نەوتی پێدا بڕوە یعنی عێراقم هەموو بەدیلەشی لە بەردەستدایەوە ئێستا خۆی خستۆتە تەنگە بەرێکەوە کە سەرچاوی داهاتی لێ بڕاوەتە نا بە داخستنی هورمز بەڵێ من ئەمێ بە داتا ئەمە وەڵام بەمەوە داتای ئەم دەیبیانیە کە ئێمە بە قەڵەم و کاغەز لێکمان ناوەتەوە بزانین ئێمە لە هەرێمی کوردستان چەندە خزمەت بە عێراقەکەین و عێراق بەرژەوەندەکانی خۆی دەبینێ و دەیناسێ بەڵام وەکو وتم ئێران وەکو جنۆکە چۆتە گیانیانە و ناتوانن بڕیار بن حەقیقەتەن ئەمە واقعەکەیە بەرمیلێت نەوت بە $100 ئێستا عێراق 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بۆڕی کوردستانەوە ئەو بۆڕێکە لە چاک نابێ لە ڕاستیە دەبێ بەرژەوەندی باڵای نیشتیمانی خۆمان بناسین وەکو کورد وەکو عێراق ئێران من ناوەکەم بیرروز تا ڕادێک نزیکە لە ئێرانەوە ڕێزیشمیان لێگرین و پەیوەندی کەلتوریشمانێ و دراوسە یەکتریشن و محکومین بەوەی بەیەکەوە بژین لەم ناوچەیە ئەگەر سبەی ئەم ڕژێمەش بڕوخێت ڕژێمێکی دیکەش دێت لە ئێران ئەوش هەربیر لە پاراستنی ئاسایشی نیشتیمانی ئێرانەکاتەوە کەواتە قسەکە وەیە بێ عێراق بێ نابێ عێراق ئێران بێ یا سووریا بێ وڵاتێکی دیکە بێ وەک چۆن یۆنانە سویدە دانیمارکە ئەبێ ئەم وڵاتانش خۆیان بن بەڕاستی بڕیار لای خۆیان بێ بزانم بەرژەوەندەکە چۆنیە عێراق دوێنێ داهاتی سفر بوو بەڵام ئەمڕۆ ئەگەر بەرمیلێ نەوت بە $100 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بەندەری لە ڕێگەی بۆڕێکەکەی کوردستانەوە چکەوەی خۆیان داعش تەقانوێتەوە لە 2014ەوە ئەوەی کە لە کەرکووکەوە تاوەکو و فیشخابوورە ڕا چاکیان نەکردوێتەوە وەزیرەڵێ بە هەفتەیە چاکێکەمەوە دیارە 10 ساڵە نەیتوانێەوە بە هەفتەیە چاکی کاتەوە ئەوەی هەرێمی کوردستان بەکارێنن کە پێشتر سکاڵای لەسەر بوو قەدەغەکراو بووە تاوەکو فیشخابوور ئەو بۆڕێ بەکارێنن لەو بۆڕێ 250,000 بەرمیل نەوت بەڕێکەوت هی کەرکووک و هەرێمی کوردستان ئەمە لە ڕۆژێکا داهاتی ئەم 250,000 بەرمیل نەوتە بۆ عێراق ئەگەر 3.15 سنتیشی کرێت تێچووی هەناردەکردنی لێ دەربکەین ئەکاتە 24,212,500 بۆ عێراق ڕۆژێک لەمانیەکە ئەکاتە لەمانیەکە ئەکاتە 26,375,000 $،
ئەم بۆڕیە بۆ 250,000 بەرمیل نەوت بۆ عێراقی دابینەکەین. ئیماجن وەکو ئینگلیزەڵێ تەخەیول بکە ئەگەر هەر عێراق ڕێگەی کەناڵی دیکەی هەبواە بۆ هەناردەکردن 3,200,000ەکەی بناردبایە لەم مانگە عێراق کە نرخی نەوت بەرزە 9 ملیار و 120,000 دلار خانجان جێ کرد. وەکو چۆن سەڵتەنەتی عومان بەم دیواگەروی هورمزە ئەگەر سەیری جوگرافیەکە کە ئێمە لێوە بووین لەو دیوە بێباکە بۆ خۆی نەوتی خۆی هەناردە ئەکاو لە ژێر سمێڵەوە پێەکە نێو زەرری پێ نەکەوشتووە لە ڕووی ئەمنیەوە هەندێک پەلامار درراوە بەڵام نەوتی خۆی ناردا کاوی کێشێکی لەسەر نییە. رووسیا بامان شێو کۆمەڵی بەندەری هەیە نەوتی خۆی هەنارداکە بەڵام ئەمڕۆ کاکە ڕانکۆ هەر سروشت وایە خوای پەروەردگار ڕەنەوا دروستی کردبێ هەموو شتێک چەند مەهامێکی یەک مەهامی نییە چەقۆ هەر بۆ شەڕە چەقۆ نییە بۆ زەڵاتەشە خەیار بارە خەیارەکە حەمامە حاجی هاوار دەکات نازانم چی لێ بکەم دەکرێ مەعمەلێ بکەیتەوە بیکەی بە کرێم لە دەموچاومانی بین خۆ نەوت هەر بۆەوە نییە تۆ ئللا بدەبێ هەناردەیکەی لە ناوە سناعەت پێشقە چەند ساڵێک پێش ئێستا لە خزمەتی جنابتان لەگەڵ جنابەت بەرنامەم کردو کە غازی سروشتێر بۆ کارەبان نییە لە چەمچەماڵ شارێکی پیشەسازی دامەزرێنین نایەنین فێرتۆلەیزە لە غازیش گرانترە لە جیهانە و ئەمەی ئاسایشی وزە چونکە بەڵام بەڕاستی جیهان ئێمڕۆ پێویستی بە نەوتە ڕاستە وزە هەر نەوت نییە و هەر غازی سروشتی نیە هەر غەڵوز نییە وزە زۆر شامل و زۆر مەفهومێکی کاملی هەیە سە کانزاکانی هاتونەتە ناوە ئەمانە سەرچاوی جوڵەی بەشەریەتن بۆیە ئەبێت مەسلەی نەوت و غازی سروشتی ئەمە وەکو کۆمەن گراوند وەکو زمینێ هاوبەش لە نێوان گەلانی دیکەیە تەماشای بکەین ئەمە ڕاستە هی تۆیە بەڵام ئەوروپاش خۆی بە بەشێکە زانێ لەم ئاسایش کاک بارۆس ئێستا پرسیارەوە دەکەم ئەوە بە درۆ نێرش کرایەوە سەر کۆیە وەکو زانیارێک بۆ بینەرانمان ئێستا بە درۆ نێرش کرایەوە سەر شاری کۆیە سەرچاوەکانی کورسان نیوزەوەمان پێ دەڵێن بە وای سەلامەتی بە وایەوەی کە زیانی گیانی و مادی لێ نەکەوتی بێتەوە کاک بارۆس دەگەڕێمەوە لای بەڕێزت دەڵێ وزە بێگومان لەسەر ئاستی ژیان بۆ نمونە ناتوانین ڕەوانی دەرەوەی بکەین بەس لە ناوخۆیان بۆ هەرزان نابێ یا لە ناوخۆیان بۆ گران بووە نەوت لە ناوخۆیان بۆ گران بووە کە نەوتی ئێمە ناڕاتە دەرەوە کە نەوتی عێراق ناڕاتە دەرەوە لە ناوخۆیان بۆ هەرزان نابێ ئێغاز لە ناوخۆیان بۆ هەرزان نابێ ڕەنگە بڵێن بەشێک لە پاڵەوگەکان ڕاوەستاون بەڵام پاڵەوگەکان هێرەمی کوردستان خۆڕانەوەستاون بۆ نایدن بە خەڵکی خۆمان لانی کەم شتێک بە هەرزانتر لەو نرخی کە پێشتر دەفرۆشرا ئەسڵەن لە بازاردا من پرسیارم کرد لەم 2-3 ڕۆژار وەکو کارێکی با بڵێن میدیای نرخی نەوت بەرز بۆ تۆ لە بازارە لە بازارەکانی خۆمان بۆنە لە سلێمانی لە هەولێر هاوڵاتیەک بێوێ بەرمیلێک نەوت بکرێ ئێستا بە گرانتر دەستێکەوە ئەوە دنیا ئاخر بووە نەوتەکە ناڕاتە دەرەوە لە ناوخۆشا گرانتر بوو بەڵێ دوو وەڵامی هەیە وەڵامیکیانەوەیە کە هێشتا لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا هەردووچان پێکەوە پارالێڵ پیشەسازیەکان سەرپێ نەکەوتون پیشەسازی ڕەگی ناسیۆنالیزمە ڕەگی بەنەتەوەی بوونە ئەگەر تۆ پیشەسازی سەرپێ نەخەی ناچاری پشت بە گەلانی دیکەی دراوسێ ببەستی چاو لە دەستی ئەوان بیت پاشکۆی ئەوانی دیکە بیت بۆیە لە عێراق و لە هەرێمی کوردستانی شاوکو پێویست پیشەسازیەکان سەرپێ نەکەوتون چێ ئەم پیشەسازیانەی کە لە پێکاتە نەوتیەکانەوەیە لە گازی سروشتیەوەیە ڕەنگە لە کانزاکانەوە ئێستا کانزا زۆر گرنگە لە مەسلەی گرینلاند دەبینی لە ئوکرانیا لە زۆر شوێنی دیکە کانزاکانیش بەهاتن بوون بە بابەتی حەیەوی و گرنگ ئەمەش ماوەی ئایندا بێ بە کێشەیەکی گرنگە گەر ئێمە ئەم ئاسایشی وزەیە بە باشتر سیاسەتی خۆمان تەڕاجعاتی پێ نەکەینەوە و ڕسینکینێک یانی عادە نەزەرێک نەکەینەوە ڕێگەی دووهەمیان بەڕاستی ئەو نائاسایشیە و ناسەقامگیریە کارێمی کوردستانی گردوتەوە 15 ڕۆژە هەتاوەکو ئەم درۆنەی ئەخیری کەیسا جەنابەت باست کرد 353 درۆن و کاتێشان راوە بە هەرێمی کوردستانەوە من ئەمە بابەتی بە دەرفەت دەزانم زۆر گرنگ ڕوونی بکەمەوە کە میدیای کوردی و ناوەندی کوردی زۆر زەرورە سیاسەتی کوردی زۆر زەرورە مخاتەبەی شەقامی عێراقی بکات ئایا ئەوان بۆ چییە شەقامی عێراقی بۆچی قبولێکەن ئەم گروپە میلیشیانە ئاگر بە چارەنووسی نەوەکانی ئێستا و ئایندەی عێراق بشەوە بنن ئەو داتایی کە ئێستا پێشکەشم کرد 250,000 بەرمیل نەوتە چێتە دەرەوە پارەکە چێ بۆ عێراق عێراقیدا بۆ 72 گروپە میلیشیایە ئەوان چن پەلاماری شێڵگەی بەسرە و مەتاری بەغدا و هەرێمی کوردستانی پێ ئەدەن نعنی شتەکە زۆر نامعقولە بەڕاستی زۆر نامعقول وێتە پێشاوەکو ئاڵێ لەگەڵ ئەوەیە دەبێ ئەمە هەرێمی کوردستان مخاتەبەی شەقامی عێراقی بکەین تیان بگەێنین کە ئەو شەقامە لەم گروپانەی قبول نەکات مەسەلەن ئێستا لە خانەقینەوە بە داتا پێت بڵێم هەتا گاتە حاجی ئۆمەران بەو هێڵەیە 91 مەخفەر هەیە پاسەوانی سنوورن ئەم 91 مەخفەرە
ڕاستەوخۆ پەیوەستن بە حکوومەتی مرکزی و بەغدا چاودێری و سەرپەرشتیانەکە بە کامێرەی حراری مێشولێک مێرولەیەک بجوڵێتەوە ئاگایان لێ بەغدا سەرپەرشتیەکە ئەوان بۆچی هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان لە کاتێکا نەک بە زمانێ بە 10 زمان و بەدە تێگەیشتن وتمان ئێمە بێلایەنین بە شک نین لەم جەنگە بۆچی هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان بۆ سەر پاڵێوگەکانی بۆ سەر دامەزراوەکانی خۆ ئێمە نە ئیسرائیلی نە ئەمریکای بەو ڕەمەزانە لە پارشێوە هێرشەکەیتە سەر خەڵک لە کاتی فتارە هێرشەکەیتە سەر خەڵک دەتەوێت خەڵک دەست بەرز کاتەوە دوعا بۆ جوولەکە و ئیدارەی ئەمریکا کات زوو ئەم ڕژێمە بڕوخێنێ دەتەوێت چ بکەین دەبێ ئەم شەقامی عێراقی تێبگەێنن ئەم نەوت و غازە دەبێ ببێ بە زەمینەی هاوبەش بەمای پێکەوە ژیان نەتوانن سیاسەتی هەڵە نەتوانێت ئاگر بە چارەنووسی ئەوان و نەوەکانی ئایندەیانەوە بنێت باسی شەقامی عراقی کرد لەم 2 ڕۆژێ ڕابردوودا شەقامی عراقی زۆر لێمان بەداخ و پڕ بوون ئەوەی من متابعی میدیاکارەکانیانم دەکرد متابعی شەقامی عراقیم دەکرد لە کۆمنتەکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆی بابزانین چیمان لەسەر دەڵێن بەتایبەت لەوەی کە هەرێمی کوردستان و تێڕەگە نادەینەوە بڕوە ئەمەرجانەمانەیە شەقامی عراقیان وا لێهاندا بووین هەندێک لە گروپەکە سیاسەکانیش نیان شاردەوە یانی هەندێک دەیان و دەبێ چینە سەر هەرێمی کوردستاندا ژیریان بکەین دەبێ موچیان بۆ نەنێرین ئەو دوێنێ ئەنجومەنی نوێنەران خۆشبەختانیانی جوابی ئەوانەی داوەتەوە ینی وتی موچە بەردەوام دەبێ بەڵام دیارە ئەمە لە خەیاڵدانی ئەواندا ئەمە هەر هەیە لە پڕا گەر شتێک دروست بێ هێرش بکەنە سەرمان. بەڵێ بێگومان ئەمە گرنگە بەڕاستی ئێمە ناوەندی گرنگمانە بێت لە بەغدا لە جنوب ئێمە لە هەرێمی کوردستان تەنها لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان ئەوەندەی من زانیاریمە بێت 3100 ڕێکخرا و سنتەر تۆمار کراون با 31 دانیانیش لەسەر ئەم مەجالە بکات کاک ڕانکۆ ئەوەندەی من زانیاریمە بێ نزیکەی 1700 دامەزراوەی میدیایی بە تەلەڤیزیۆن و بە وێبسایت و بەشتی واو ئەوانەوە ئیجازەی لە هەرێمی کوردستان وەرگردووە و ئەفتانش دامەزراوی میدیایی و دەستگای میدیایی و وێبسایت و دیجیتال میدیا تازە دامەزرێ لە هەرێمی کوردستان با 17 دانیان نەگەر 1700 دانیان مخاطبەی شەقامی عراقیکەنە و شەقامە تێبگەێنن من لە بەغدا بوومە تاجرم بینیوە ئێرانی بووە معلباتیان پێ بووە معلبات و پەنیر و ئەوانە لە ئێرانەوە هێناویانە ئەم معلباتەیسا ئێرانەکان عێراقیەکان کە بینیوانە بە فارسی لە ژێری نووسراوە نایان دەکڕی مودەیەکی زۆر ئێستا دەچن لە ئێرانەوە دەیێنن بە عەرەبی لەسەری دەنووسن بۆەوەی بیکڕن من پێم وایە شەقامی عێراقیش لەو سیاسەتی میلیشیانە و سیاسەتی ئێران لە ناوچەکەدا بێزارە کاک ڕانکۆ بەڵام ئێمە ئەبێت ئەم بابەتە تەنانەت نەک بکەین بە بابەتی ئاسایشی نیشتیمانی خۆمان ئەگەر بزنسمانێکی وشارمان نەبێت ئمڕۆ سەردەمی زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیا و تەکنیکی پێشکەوتووە ئەتوانین بەم ڕێگەیەمە تەنانەت فەتحی ئەوان بکەین ئەم فتوحاتەش گۆڕاوە ئەمڕۆ لەم سەردەمەیە ئەتوانین هەر بزنس بکەین بەوان ئەتوانین پارەکانی گیرفانیشان بێنین بۆ هەرێمی کوردستان و بزنسکەن ئەوانیش قازانج بکەن ئێمەش قازانج بکەین و ئاسایشی نیشتیمانی خۆشمان پارێزین و دەستکارێتی ئەم مێنتاڵێتیان بکەین بەڕاستی توانین ئەم ڕێکخراوانەی کە باسم کرد لە هەرێمی کوردستان 20 کەس 30 کەس لەو برابە ڕێزە شیعانەمان لە جنوب و لە وەسەط بێنن لێرە لەم شوێنە خۆشانە گێژیان بن دەوراتیان بۆ بکەنەوە مێنتاڵێتێت و شەواسی تێگەشتیان بۆ ژیان بگۆڕن ئمڕۆ هەر تاچێکی عراقی مۆبایلێکە گەردوانی پێنەبێت پێیەتی دنیا ئەبینێ بۆچی وڵاتەکەی ئەماوا کاولستانە بۆچی بەم پارەینەوتە درۆن ئەکردن و پەلاماری جەستەی خۆیانی پێدەن پەلاماری شەڵگەنەوتیەکانی خۆیانی پێدەن بۆچی هێشتا ئێمە قەرەبووی ئەنفال و شیمیابارانمان وەرنەگردوتەوەوان 353 درۆن و کادێشا و موشک ئەنەن بە کوردەوە چ خازانجێک لەمە ئەکەن چ خێرێک لەمە دەکەن و دەبیان تاکانە بپرسن وەکو من لە بەرنامەکە باسم کرد بۆچی ئەم نەوتە هەر تۆ دەینێریت و بنزین هاوردە دەکەی ئەمە یعنی مەمانای چی تۆ ساڵانە 3 میلیارد دلارت بەمە بڕوات بۆچی ئەم غازە دەسووتێنی دووەم پیسکەری ژینگەی جیهانین لە عێراقا بەڵام پرێسی ناکەی بۆ بەرهێنانی کارەبا ئێستا 67 بۆ 70 بۆ کورتێنانی کارەبا هەیە دکتۆر بە بڕوای تۆ ئەم جەنگە وا لە عێراق دەکا بەدیلەکانیش دەست پێ بکاتەوە یانی ئەو بۆریانە چاک بکاتەوە یانی ئەگەر یانەرەوەی چاوەڕێکە گەروی ورمز بکرێتەوە وڵی کاکە ڕانکۆ من دووبارەیەکەم و عێراق نەزیفبوونیێکی دارایی و اقتصادی گەورە قەرزارە و ئەمڕۆ بە یا سبەی بێەوە کۆڵێ لابوددە ئیلا ئەبێ ئەو نەزیفبوونە دارایی و اقتصادیە لە عێراقا ڕووبدات ئەوش بەهۆی ئەو سیاسەتەوەیە کە عێراق هێزی خۆی بەدەستی خۆی نییە هێزی حکوومەت و هێزی موسەسات بەدەستی موسەساتەوە نییە لە عێراق بەدەستی سوودانی نییە دیارە میلیشاکان بڕیارە دەنە ناو پەرلەمانە
تەنانەت سوودانی لەبەرەوەی خۆی تۆزێک بێدەنگ بۆ لەسەر هێرشەی حەشدی شەعبی 100 پەرلەمانتار سوێنیان خواردووە کە ئیتر پێ ناخاتەوە ناو ئەنجومەنی وەزیران لە بەغدایە. لەبەرەوە هێزی دەوڵەت بەدەست دەوڵەتەوە نییە. ئەمە عێراقە بەڕاستی سەروەر و سیادەی نەماوە. ئەمە یەک کە دەوڵەتێکیش ئاوا بوو قازانجی نیشتیمانی خۆی بەها نیشتیمانیەکانی خۆی بەباشی ناناسێت. بۆیە من پێم وایە عێراق نەزیف بوونێکی دارایی و اقتصادی قەرزارە بەهۆی ئەو نەزیفە دارایی و اقتصادیش بەهۆی هەڵە بەکارێنانی سیاسەتی نەوتی و سیاسەتی وزەوە هەیە، بەهۆی ئەوەیە ئابوووریەکەی هەمە چەشن نییە، بەهۆی ئەو گەندەڵیەوە هەیە. یعنی بەپێی دەستەی دەستپاچووی لە عێراقا لە دروستکردنی منارەی مزگەوتێکا ملیارێک و 375 میلیۆن دینار گەندەڵی کراوە. لەبەرەوە تۆ گەر سەعات 11 شەو لە هەندێک شوێنی سەرەکی هەیە ڕاقین لە بەغدا ببینی هەتاوەکو بەیانی لەوێ پرۆژە دابش ئەکرێ. پرۆژەیەک لە بەغدایە ئەمە زانیاری گرنگە خەڵکی ئەمە بیزانێت کە ئێمە زۆر لە پێش ئەوانن لە هەندێک مەجاالە. پرۆژەیەک 50 میلیارد دیناری تێبچێت من دانیشتوم لە مەجلیسا بەشی منی تیانە بووە، بەڵام کە بینی و مەواقعەکەشن پرۆژەیەک لە 50 میلیارد دیناری تێچێت بۆ حکوومەت بۆ پرۆژەکە 250 میلیارد دیناریان بۆ داناوە بۆ لەبەرەوەی هەموو لایەنەکان لێی بخۆن، یعنی 5 قاتیان خسۆتە سەری. لەبەرەوە بە هەموو پێوەرێک ئەم عێراقە وا بیر بکاتەوە نەزیفبوونێکی دارایی و اقتصادی قوڵ قەرزارە و ئەبێت ئەمە ڕووبات. بۆیە دەبێت هەرێمی کوردستان وەخۆ بکەوێت. ئەم وە خۆکەوتنی هەرێمی کوردستانیش دەبێت لە چەند کەناڵێکەوە بێت. ئێمە زۆر بەخۆ دەکەوێت کەی وەخۆ دەکەوێت وە 34 ساڵە حکوومەتین کەی وەخۆ دەکەوێت. واللهی کاک ڕانکۆجان من پێم وایە دەوێت لێرە شۆن ئێستا باسم کرد شەقامی عێراقی و شارکەینەوە دەبێت گەلی کوردی ژێمە و شاریکەینەوە تاچی کوردیش ئەم واقعا لە دەسەڵات و لە لایەنە سیاسەکان بە کۆی گشتی لە هەرێمی کوردستانە قبول نەکات. ئەمە ڕەنگە ڕێگەچارەیەکی گرنگ بێت چونکە ئەمڕۆ تاچی ئەمە و شارە بەڕاستی وەکو جاران نییە کە تۆ بتوانیت ڕاستیەکانی لێ بشێوێن یان ڕاستە نیشتیمانیەکانی لێ بدزیت. بۆیە دەبێت لە هەرێمی کوردستانیش دامەزراوەی کاریگەر هەبێت. وەڵاهی نەبێت من پێم وایە پێچەوانەکەی دەبینین. باشە ئایندەی وزەی ناوچەکە چۆن دەبینی؟ پێت وایە ئانی عێراق دەتوانێت ئەمن و ئەمان بۆ سەرچاوی وزەی ناوچەکە دابینکە بۆ کێڵگەی کۆرمۆر بۆ کێڵگە نەوتیەکان دەتوانێت ینی ئەوەم جەنگەوا درێژەی کێشا عێراق دەتوانێت ئەمنیەتیان بۆ دابینکە؟ کاکە ڕانکۆ تەسەورەکەم دابینکردنی ئەمنیەتەکە ئاسان بێت ئەو قورسیە نەبێت. ئێمە شەریکێکی گەورەی ئیسپانی هەیە داوایان لە من کردەوە و ڕاوێژکاریان عێراقایش بکەم لە مەجای وزاییشەکەن، بەڵام ئێستا سیستەمی ئاسمانی و بەرگری ئاسمانی و سیستەمی درۆن سازی و هەنەشیان پەرە پێداوە لە تێنتۆپەکانی ئەوروپان. ئێستا بە پێش شای تۆ تەلەفۆنکەم ئەتوانم وایان لێ بکەم بێن چڵگەی کۆرمۆر پارێزن بە نرخێکی ئەرزان. ئەمە تا ڕادێکی زۆر کێشەکە نییە. کێشەکە ئەوەیە بەڕاستی ئەم تەلەفۆنە بۆ عێراق بە ڕێگەی ئەجا ئەبێت هەمووی کارەباکەمان بەردەوام بێ هەم ئەگەر تۆ زەمانەتم بۆ ڕەگریم لە هەر شوێنێکی سلێمانی من ئێستا تەلەفۆنێکەکەم. ئەمڕۆ جیهان گۆڕاوە کاک ڕانکۆ. باشە من کتێبێکم تازە لە ئەمریکا بڵاو بۆتەوە بۆ جەنابتان شارتان پێکردو و پێشتر سوپاسدانەکەم. بە پێی ئەم سیستەمە جیانەی مرۆڤایەتی پێی تێخستووە فەردیش ئەتوانێت ئیش بکات، دەوڵەتیش ئەتوانێت ئیش بکات، ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیش ئەتوانێت دەور ببینێ، شەریکاتێکی گەورەش ئەتوانێت ڕۆڵ ببینێت. بۆیە هەمومان ئەتوانین ڕۆڵ ببینین لە شوێنی خۆمانەوە. بەڵام ئەمە بەوە ئەکرێمە سیستەمێک لە ناوخۆیە هەبێت مؤسسەیەک لە ناوخۆیە بێت پاڵپشتیمان بکات نەک مؤسسەکە ئەوە بکات کە ئێمە پێچوانەی خواستە زانستیەکان یا پێچوانەی خواستەکانی ئەوە بێت. بە کوردیەکەیە بێت لەم دنیادا بژین کە ئێستا هەیە معریفەیەکی قوڵی پێویستە ژیان لە ئێستادا ئەو معریفە قوڵە هەبێت مؤسسەیەک هەبێت. من پێم وایە ئایندەی کورد زۆر گەشتبینم بەوە و پێم وایە ئەم دامەیە ئەم داشەی کە هەڵدراوە بە خێری کوردەشکێتەوە لە ناوچەکەدا. چۆن بە چا ڕاستێکدا بە خێری کوردەشکێتەوە کەمێک لەسەر ئەو مەسەلەی کووردە قسە بکەین کاک بارۆس. وڵا کاک ڕانکۆجان بە ئاڕاستی ئەوەی کە ئەبینی لە تورکیا گۆڕانکاریەکان ئەبینی تورکیا ئێستا هێرشێکی زۆر هەڕەشە و مەترسیکی زۆری لەسەر لە دورگەی قوبرسەوە لە ئێرانیشەوە و کوردی کردووە بە بەردەبازێک بۆ پەڕینەوەی خۆی و کورد لەوێ پرسەکەی تا ڕادێک چۆتە پێش لە هەندێک مەجاڵا گەر بە میدیا بۆ لایەنە سیاسەکەش بێ. لە ڕۆژاوای کوردستان تقریبان خۆبەڕێوەبەریەکەی بەڵام دانی پیانەندراوە و ئیمڕۆ بێدیاسبەیە ئەم خۆبەڕێوەبەرێتیە دروست ئەبێ و بەڕاستی کاک ڕانکۆ من نایشارمەوە وەکو بێلایەنێک لە سەرەتای بەرنامەکە وتم قساکەم پێویست ناکات سوێن بخۆم. بەڵام ئێمە ئەگەر بە تڕیلیۆنەها دۆلاریشمان بدابایە بە تڕیلیۆنەها دۆلاریش کورد بیدابایە ئەم جەوەی بە چاوی خۆی نەئەبینی ئەم هەموو ناحەزانەی کورد لە ئێران لە فارس لە تورک لە عەرەب لە ناوچەکەی ساڵەهایە کە بە خوێنی کورد و خوێنی سەری کورتینۆن
ینی هەر ئەو بەرپرسە شیعیانەی حەشدانەی کە 10 ساڵە ژیانیان لە هەرێمی کوردستان و شێلگە نەوتی و غازیەکان تاڵ کردو ئیمڕۆ یەک بێگە بن بە قوربانی و هەرێمی کوردستان سپاس بۆخوا بە سەلامەت پەڕیوەتەوە بەڵام ئەم هێرشانە جێی نیگەرانین و کوتم دەبێ لەگەڵ شەقامی عێراقیە وا قسە بکەین کەوانش بەشێکن لە ئێمە و ئێمەش بەشێکی لەوان هەمومان چارەنووسمان بەیەکەوە بەسراوە بۆەوەی ئەوانیش ئەو تێگەشتیان بۆ دروست بێ کە باسم کرد. سپاس دەکەم بەڕێز دکتۆر بەرۆزافەر سەرۆکی پەیمانگەی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس.